سڵاتان لەبێ خۆشەویستان. بەردەوام وەرگرتنی زانیاری دەربارەی پێکاتەکانی لەش یەکێکە لەو خاڵە گرنگانەی کە پێویستە هەمومان هەموو کەسێک بە دەرلەوەی چ جۆرە پسپۆڕێتێکی هەیە یان چ کارێکی هەیە ئەبێ بیزانێت. ئەو زانیاریانە واد لە ئێکا لە کاتی پێویست هەم ژیانی خۆت هەم ژیانی کەسوکارت خێزانەکەت خانەوادەکەت لە مەترسیەکی زۆر بپارێزی. ئەمڕۆ ئێمە باسی خوێن دەکەین بەڵام نەک وەکو ئەوەی کە بڵێن خوێن لە ینی باس دەکەین کە لەسەر چی پێکات و ئەوانە بەڵام دوو حاڵەت هەیە ئێوە جاروبار گوێتان لێ ئەبێ بەڵام لەوانەیە وەکو پێویست زانیاریمان نەبێت. زانین ئەم دوو حاڵەتە کە پیانەوتێت لیوکیمیا و لیمفۆما کە هەردووکیان نەخۆشی شێرپەنجەی خوێنن. زانین تا ئێستا کە کەسانێک لەوانەیە ئەمە جۆمان لێبوو بێ کە بەداخەوە بەهۆی ئەم نەخۆشیانەوە کۆچی دوایان کرد بێ یان خێزانەکەیان کەوتونەتە حاڵەتێکەوە لەبەر دەرمانەکە و لەبەر سەردان و لەبەر هێنان و ڕۆیشتن و ماکەکان و ئالۆزیەکانی وەکو چۆن بڵێ ژیان لەو خێزانە بە تەواوەتی تاڵ بووە. زانین نوێترین زانیاریەکان دەربارەی ئەم نەخۆشیانە چین و ڕێگاکانی چارەسەر ئایا زیاتر بوون باشتر بوون و بە شێوەیەکی گشتی زانین ئەم نەخۆشانە چۆن دەتوانین مامەڵەیان لەگەڵ بکەین. بۆیە ئەم بابەتەمان هەڵبژاردووە بابەتێکی گرنگە لەوانەیە جۆمان لێبێ لەوانەیە کەسێک یان دراوسەیەکمان ئەم حاڵەتەی هەبێ تا بتوانین ئەگەر هاتوو خوا نەخواستە ئەم نیشانانەی تیا بوو توانین ئامۆژگاریان بکەین و بیان نێرینە لای پزیشکی پسپۆڕ. بۆ ئەمە بەستە ئێمە چەند پرسیارێکمان ئامادە کردووە وەڵامەکەی لە بەڕێز دکتۆر جەگەر جاسم ڕێکانی پرۆفیسۆری یاریدەدەر لە زانکۆی کۆلۆرادۆ کە بە خۆی پسپۆڕی پەتازانی و نەخۆشیەکانی خوێنە. دکتۆریان بەخێربەی سەر. زۆر سپاس دکتۆر هەست سڵاو و بینەرانی کوردستان 24. دکتۆرجان ئێمە پێشتر بەرنامەمان لەگەڵ جناب تا کردو لە سەردەمی کۆڕۆنا. ئەم جارە بابەتەکە تۆزێک جیاواز لە ستودیۆ. بەخێر بێتەوە. زۆر سپاس باسی ئەو دوو حاڵەتەمان کرد کە دوو حاڵەتن کە پسپۆڕێتیەکەی جەنابەت لەو بوارەیە و کە ئێستا بەرپرسیارەتیەکی وابزانام ئیداریشت لە ئەمریکا لەسەر ئەم بەشە وەرگرتووە کە بە تایبەتی چارەسەری ئەم حاڵەتانەیە کە دێنە سەری ئەم دوو نەخۆشی وەکو لوکیمیا و لیمفۆما کە ینی چۆن پێناسە دەکرێت. بەێ ڕاستی بابەت زۆرە گرنگە و بێژن پێشەکەوتە زۆرە جوان بوو سپاس بودە. بەرێم چینە تەفاسیلن لوکیمیا و لیمفۆما و دوو جۆرە سەرەکیت پەنجەشێرن خوێنێنە مدوێتندێک پێزانینە بدەمای خۆکردن بۆ بنەرێت هێژال دوور پێکاتیە خوێنە کە خوێنشتی پێکاتیە و بنشینێ وان خانێت خوێنێ ئەان وان خڕووکن خوێنێش کیرەیە. ئەس بژمە گرافیکێکی هەیە بەێ ئەگەر ئەم بێژن کە بە دەمارەکە خوێنەیە ئەم بەری خوب دێنە کە خوێنشتی پێکاتیە خوێنش دوو بەشن سەرەکی پێکاتیە بەشێکیان بێژنێ پلازما خوێنێ کو ئەو بەشە ئەvێ شلە ئەنکویە سائل ئەvێ ڕوون کو بەرە پترێ ئاوات خوێنێدا و بەشێکی دیان بێژنێ خڕووکێن خوێنێ ئەن خانەیەن خوێنێ ئەن خەلیەت خوێنێ ئەڤەژی سێ جۆرمە هەنە مێتەن خڕووکێن سپی و ئەرکی وانە سەرەکی بەرگریە دژی هاودانان دژی بەکتریا دژی ڤایرۆسا جۆرەکی دی خڕووکەمانە بن خڕووکێن سوور و ئەرەکیوانە سەرەکی ئەوە ئۆکسسیژینە ڤەگوهێزن سیەکان بۆ گەه وەساڵن جودا و جودا و شانن جودا جودایان ڕەنگە سوورەکەشی ئەوانە بەێ ئەڤە سوور و ئەف ڕەنگی بچووک ئەف خانەیان بچووک ئەم بێژینێ پلێتلێت ئەن پارکێن خوێنێ کو ئەرکیوانە سەرەکی ئەوە و نەزیفێک چێ بیتن خوێن بەربوونێک چێ بیتن ئەف پلێتلێتە چنەوێرێ و بێژن کنترۆلکەن vêxên بەربوونی ناهێلن بەردەوام ببیتن. ئەف هەر سێ جۆرن خانێن خوێنە ئەن خڕووکێن خوێنێ چێبوون ئەوان منشە ئێوان هەستی دەردکەون و تایبەتی ئەم بێژنە نیڤە هەستیدا ئەم بێژنە مێشکی هەستی ئەن مەژی هەستی ئەن نخاع العظم عەرەبیت بێژنێ کو ئەف نخاع العظمە ئەف مەژی هەستی بەرپرسەش چێکردنە خڕووکێن سپی خڕووکێن سوور و ڤان پلێتلێتە. چونکی مەگوتی خڕووکێن سپی ئەرکیوانە سەرەکی ئەوە و شەریدیکەن دژی بەکتریا و ڤایرۆسا و مەگەرە کێم هەیە بەکتریا و ڤایرۆس مینتە خوێنێدا بەرە پترێ بەکتریا و ڤایرۆس شانەیان جودا و جودایان لەشم مرۆڤیدا هەنە لەوڕە ئەف خڕووکێن سپی ڤیابیتنش خوێنە دەربکەون و بچنە شانەیان جودا و جودایان لەشم مرۆڤی ئەڤە کۆن بێژینێ گرێن لەمفی مە گرێت لەمفی هەنە پتریا گەه وەساڵن لەشم مرۆڤیدا ئەم دیبێژینەکە مەتەن دەvێ مرۆڤی کول ببیتن ئەن دفنە مرۆڤی ئەن چاوێت مرۆڤی ئەڤە چنەوان گرێن لەمفی ئەوێت ستۆی دەهەی مەتەن هەفکێ دەهەی ئەگەر مەتەن دەست ئانژی پێ مەتەن التیهاب بگریتن ئانژی ئینفێکشنێک بگریت بێژن بەکتریا ئەن ڤایرۆس
ئەە دیسان چنەوان مەسەن بەعزێ کەسەیەڵێ پەنجەی پێم بزمارێکی پیاچۆیان بریندار بووە دەبینم ئێرەم گرێەکەم لێرەم لە بزەبت ئەوە ئەو شوێنەیە کە خانە لیمفەکانی لێ بزەبت بۆچی ئێمە مهمە ئەم زانیاریان نەبزانین دەتەوێت چیمان پێ بڵێ ئەف زانیێرە زۆر گرنگە چونکی خەڵک نزانێت کە جیاوازیە سەرەکی چێت نەوبەرە لوکیمیا و لیمفۆمایەدا لوکیمیا و لیمفۆما هەردوو پەنجەشێرن خوێنێنە و تایبەتی خڕوکن سپید گرن لە جیاوازیە سەرەکیت نەوبەرە لوکیمیا و لیمفۆمایەدا ئەوە لوکیمیا دەست پێتکەتن ناف مەژیێ ئەم مشکی هەستیدا لێ لیمفۆما دەست پێتکەتن گرێت لەمفیدا لێ ئەڤل دەست پێکێت دیمایە ئەگەر هەر بەردەوام بیتن لوکیمیا دەست پێتکەت مەگوتێ خڕوکێن سپی ناف مەژی هەستیدا لێ چیدە ناف خوێنێدا و دیمایکێکی چیتە گرێن لەمفی هەروەسا لیمفۆماژی دەست پێتکەتن ش گرێن لەمفی لێ زڤریتە ناف خوێنێ و زڤریتە ناف مەژی هەستیدا دیمای زۆر باشە لەوانەیە پرسیارمان لێ بکرێ بڵێن باشە دکتۆر جەگەر دکتۆر هەست ئێوە بۆچی ئەم دوو بابەتتان هەڵبژاردووە گرنگیەکەی لە چیدایە با ئێمە ئەوە زیاتر ڕوونکەین و ئایا زۆر بووینە ئەگەری ئەوەی هەیە مەسەلەن خوانەخواستە تەمەنێکی محدد هەیە ئێمە بە دوایە بگەڕین و لە هەمووشی مهمتر چۆن بیناسینەوە بەێ جوورێ بژن بەشێکی پسیێرە جەنابێتە کە بچی ئەم vێت بەحث بکەین ئان هەل عجبن ئەvە زێدە بوونە یانە دیف داتایان ئامارن جیهانی زێدە بوونە gelekit bêjin êkeş eger ew ku zêde bû çûnkî em şê nûke teşxîs bikin em şê destnîşan bikin pitir baştir ji berê li hindek data hene herwesan rûşhelata navîn li Iraqê jî diyar kirîne ku haletên lûkîmya li Iraqê zêde bûne bît êkeş eger ew bîdin ku em şê baştir nûke destnîşan bikin lê egerekê dî vegirne hindê ku Iraq gelek şeran de bûriye û êkeş fakteran ku haletên lûkîmya zêde biketin ew em bêjîne uranyum bête bikar înan Anjی çekên kimyayê bîne bikar înan ji berindê ev babetê girin. ئەوە سەلمێنراوە کە بەکارهێنانی ئەو جۆرە چەکانە کاریگەری هەبوو. ئەکید ئەو. لەسەر ئەو جیلە یان لەسەر ئەو جێنەرێشنە یان لە بۆ پاشتریش. بۆ پاشتریش احتیمالە تأثیر هەبیتە. یعنی جیل پشتی جیلی نفس پشتی نفسی بیتن هەر تأثیر ببن لوکیمیایە ئەنجی وان مادە ئەوێت لوکیمیە چێ دیکەن. ئەگەرێکی دی ئەوە چونکی تایبەتی لوکیمیا ئێشەکە کوژەکە هەکە درستای نهێتە عیلاجکردن و بێژن سنتەرن باش نهێ لە چارەسەرکردن. لەو ڕاستبییم زۆرە گرنگە ئەم ئاماژەی پێ بدەن بۆ خەڵکی خۆ دیار بکەن کە نیشانên van çine چونکی êkeş ku bêjin stêpên yê giring pêngavên giring yê çareseriya lûkîmya lîmfomaya em zî pê bihesîn em zî bizanin ku ev halet li defnisakê peyda bûne û em baştir çareser bikin. Zor baş. Nisbetî beşê duêş pirsiyara canavête ka nîşanê wan çine nisbetî lîmfomayê nîşana serekiya lîmfomayê ev girêt me gotî evet lenfî evet leşê mirovî de heye ew mezin bin lê meznatiya wê min divêt ez dime xuya kirin bû bînerê têja ku êş gelnîne gelek xelet tê digehîtin ئەبزانم هەمانە نیشانەکانیشمان هەیە من نیشان jî hene ez bêjim deyne diyarkirin bû bînerên hêja lê zora giringî em bizanîn eger ev girêye evet me gotî mezin bûn leşê mirovî da çi geriya mirovî de bin çi mizikê mirovî bin bin kefşên mirovî bin êşan gelnîne eger êşan gel hebîtin pitir em hizra hewdana dikin pitir hizra bakteriya virûsa dikin leke êşan gel nebîtin ew pitir hizra lîmfoma heta hedekî lûkîmya jî dikin yani eger kesek hesتی کرد یەکێک لەو گریانە با بڵین لای ملی یان لە بن باڵی یان لەو شوێنانی کە زیاتر بڵاون وەنیە لە منطقەکانی لای ناوقەد و دەوروبەری مل وەنیە زیاتر ئەوانە جێی مەترسیە مەرجیش نییە ینی هەموو ئەستوربوونێکی ئەو گریانە خوانەخواستە یەکسەر شێرپەنجەی ئەکیدە وەنیە بەڵام احتیمالە شتی دیکەش هەبێ ئەگەر لەسەر ئەوەش بە کورتی بۆی خەڵکی خۆشمان بزانن شەر نییە هەموو ئەستوربوونێک هەر یەکسەر سەد وەسایە ئەف نیشانەت ئەم بەحەزیکیان لیمفۆمایە ئان پەنجەشێرە گرێن لەمفی ئەvە زۆر گشتینە نەتنێت تایبەتن پەنجەشێرە خوێنێوە لەوڕ ئەگەر ئەف نیشانە دەرکێتن نەمعناوێتە سەد پەنجەشێرە خوێنەیە هەی via bitin tu bişe dev doktorê bi spor tefehez biketin hindek cara em mehtajîn sampilekê jê werbigirîn da bizanin ka ve penceşêra xwîneyê an ihtimala bakteriya bin ihtimala virûs bin gelek derman we dikin gelek êşindî girên lenfiyên bijin mezin dikin lê heger girê mezin bibin û demekî kêm de mastir lê bihên pitir du sentîma bin û êşan gel nebîtin via bîtin tu bê pişkînînkirin ji layê nojdarê bi spor ve da bizanîtin ku te ev êşel def heye yan ne. Ev e ku dibêjin not sedêş nixweşên lîmfomayê ev girêya lê mezin dibin
نزیکە 30 سەدی ژێندێک نیشانە دیری پەیدا بن وەکی تا ئێنساڵ و تارین گەرم عرەقکردن دەمێ نوستنێدا و هەروەسا کەمبوونی کێشی لەش وەزنێوان تێتە خارێ. ئەڤژی دیساشکی مەگوتی ئەف نیشانە زۆر گشتینە نەک تایبەتن لیمفۆمایەوە ji berendê min vêtin esindek pênosab deme van nîşananjî arexkirdin li katî xewda ev arexkirina demê nivîstinê de ne arexkirineka adî ye zûr tundî nisax ereqê diketin xwe hiddetin û hindekî bêj de min sê çar cara viya bîstarê xwe bişûn cilkê xwe biguhirin wesaya ya tund e tayet berez tayet sar û germtina nisaxî pitiriya rûjan taybetî bi şevê pitir ji 2 heftiya û çi egerên dî bû nebin. Eker mesela persîvek êkê bîtin, korona lê bîtin, zikê wan biçîtin, hewdaneke bîtin mîzerowa de mesela ev hesab nabîtin. Viya bîtin ev taya berdewam bin pitir ji 2 heftiya rûjane. Yani 2 hafta tat hebe û hiç hokarîş diyar nebe. Belê bizavit. û kêmbûna leşî jî her wasa kêşa leşî pitir ji 10 sedêş kêşa leşê mirovî bête xarê 6 heyvada bê egerekê diyar kirî. Bê ku tu rejîmê bike an tu بێژن تەمەڕینا بکەی ڕاهێنانا بکەی ئەکە کێشە هاتە خوارێ ئەڤژی ئێکش نیشانە لیمفۆمایە نسبەتی لوکیمیای پتر نساخ هەست کەتن و یە وەستیایە بێنەوان تانگیت بیتن چونکە پلێتلێت مەگوتێک و ئەرکێوانە سەرەکیەوە وەناکەن خوین بەر ببیتن کێمت بنت لوکیمیای لە گەلێک جەرانجی شوو ناکەن کار ناکەن ئێدی پتر نەزیف بچێت بیتن خوین بەربوون بچێت بیتن دەبینی مەثەن دڵێت خۆت شوتن ڕاستەن خوینش پدیەتوی هات an xwînj difnê hat an xwîn gel destnêvêja zirav û stîr hat hingî dîsan viya bîtin ev nisaxa xwînîşa doktorekî bi spor bidetin de tekîd ketin ku ev êşin megotî defnîne. زۆر باشە بەخۆی بە زۆر جوان نیشانەکانت شەرح کرد دکتۆر جەگەر بوونی نیشانە خۆی ینی وەکو ئەوەیەکە وەکو زەنگێکەوە نییە کە تۆ پێویستەکە بزانی بە دوایدا بڕێ ئەم بەرنمەیەش ینی ئەم نەو ئەزانیاریانە ژوات لەیەکە کە مەسەلەن بزانی چی ئەەکەی ینی هەنگاوی پاشی چییە کەس نییە لە ماوەی ژیانی دە چەند جارێک نەخۆش نەکەوێت و لەوانێ زۆربەی زۆری نەخۆشیەکانیش نەخۆشی ئاسان بن و هیچ پێویست ناکە کە بەو ینی هیچ ضرور نییە خوانە خواستە نەخۆشی خراپ بێ بەڵام ئەم زانیاریان نەوات لەیەکە کە بیرکردنەوە و تێڕوانینت هەندێک بگۆڕدرێ بۆی بتانی هەنگاوی تر بگریتە بەر زوو حاڵەتەکە پێ بزانی دەڵێ ئەگەر کەسێک 2 هەفتە تای هەبێ و هیچ هۆکارێک دیار نەبێ و لەش کێشی لەشی دابەزی بێ و شەویست سێ جار جلکی بگۆڕێ احتیمالە ئەمە شتێکی جددی بێ بۆیە تۆ لەم حاڵەتەیە بگەڕێ چارەسەر وەربگری باش کە ئەمە کەسێک گریمان هات ئەم نیشانانەی هەبوو یان وەکوتت شەوێ ئەڵێ من شەواندانمە شۆم سێرەکەم هەموو ناودەمم پڕی خوێن دەبێ یان منداڵەکەم چکەوە بزانام ئەمە لە منداڵانیشە ئەم جۆرە نەخۆشیانە هەیە بە تایبەتی لوکیمیا بەێ ینی چۆن یاڵە با دەست پێ بکەین کە مەسەلەن کە ئەو نیشانانەی هەبوو ئێوە چۆن هەڵسەنگاندنیان بۆکەن مەسەلەن بزیکەکە چی پێویستە بیزانێ زیاد بەێ دەستپێکی ئەم فەحسەکە خوێنێ بکەن بشکوینەکە عادیە خوێنیان بەری خود دەینە ئەvێت مەگوتی خڕووکێن سوور و یسپی و هەروەسان پلێتلێت ئەم پەرۆکێن خوێنێ هەگەر ئەڤژی نۆرمال نەبوون ئاژی وەختە منساخی فەحسکێن مەدید گرەیەکە هەیت لە شێویدا ئەف گرەیە جێهێ گومانێ بیتن ئەم هەنگی دە سامپڵێکیش وێ گرێ وەرگرین ئەvە پتر بۆ لیمفۆمای ئەم سامپڵێکیش گرێ وەرگرین بۆ لوکیمیای ئەم سامپڵێکیش مەژێ هەستی ئان مشکی هەستی وەرگرین بەێ نخوال عەظم وەرگرین دان پتر بەری خود بێنە ئەکید کو بێژن بریارە دیماهیە یا دەستنیشانکردنە وان هەردووێشان واستای vê سامپڵی ئەvێ مەگوتی زۆر باشە چی نوێ هەیە لەسەر چارەسەرکردن ئێمە نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی ئەو نەخۆشخانانی کە تایبەتن بە چارەسەرکردنی شێرپەنجە و لە ناویشیانە ینی چارەسەرکردنی شێرپەنجەکانی خوێن پێم وایە ئەو ئاستەی کە ئێستا لە کوردستانە هەیە ئاستێکی خراپ نییە بەڵام لەوانەیە پێویستی بە وەکو چۆن بڵێ بەرەو پێشبرتنی زیاترە بێت لە دنیای ئێستادا چارەسەرەکان چۆن گۆڕاون ئایا ڕێژەی مردن بەم نەخۆشیانیان چۆن کەم کردوێتەوە بەێ نسبەتی چارەسەریە ئەم دەکەینە 2 بەش دیسان بۆ لیمفۆمای جداش بوو لیکیمیایە نسبەتی لیمفۆمای ڕاستیمە هەفتێ جورن جدا و جدای لیمفۆمایەتە بەر هەندی عیلاجی وان زۆر جیاوازە ئەم کەینە 3 بەشێکی ئەم بێژنێ ئەوە نەوێت بە پەلەب سەریع تێتە انتشارکردن و بژێتە لەشی مرۆڤی ئەvە vê bit bêne îlajkirin xîla li çend rojekan da gelek heftiyekê 2 heftiyan corekî dî limfomayê heye em bêjinê evêt gelek betî evêt net xêra
اف جورا راسي قالك نساق دف مينيتن 20 صاله 30 صاله اصلا محتاج جراسريه نابن لكن محتاج جبن ما قالك جراسريه باشتين جورا كدي ام بجن يدنافنجيت ما بين هردو جورا الماغوتي افيت خيرا ونيت خيران ده هيا بالنسبه لي افيت خيرا وام راسي او جهه مترسيه از مسكينه قدام النساخ ما بالنسبه لي لينفوما يعني اكيد از ما وديك جهه جرافيك ستيجن لينفوما انكو قناغ الليمفوما ما تشور قناغتين وكي قالك بنجشيرين دي قناغه ايكي هيك الجهه كي بتني هبت لشمروفي دا قناغه دوي هيك دو جهه ان سي جهه بتر هبتن افجريا ما ظن ببن للنفسي برخي لشمروفي بن ما ماسولكي ام بجني دايفرام حجاب الحاجز كواف ماسولكي نافبرا سينجي وزكي دايا اگر ما دوسي جهه كا فجر بيتن ونفس جهه دايفرام بن في ماسولكي بن سر ماسولكي دا بالماسولكي دا بجني قناغه دوي هكر دو جهن جواز الماسولكي بين قناغه سي هكر بتر بالجي بين قناغه شارع بالنسبه لي بتريه بنجشيران بنجشير قولونه بيجرا حتى سينجي بيجرا حتى ابت يد بيستي بيجرا يد بروستات بيتن هو صابتن بتريه بنجشيران كنت جيت قناغه شارع ش علاج جراسريه بنبربونينا الليمفوما يا خو كان جهيت قناغه شارجي نزيك 6 صدش جوان صخا امشين جنوا قرطال بكن حتى يتشبه بنذا نوعا كان بيجني هوشكن ليمفوما كنا نوعا كي قالك كنت بيجن مترسيدار دسبي كده لكن درستي علاج كان نوتو بينج صدج جوان صخا تماما تشد بنذا بالنسبه لي نوع دي نان هوشكن ابن هوشكن جورا كدي ليمفوما او جي مترسيدار اف جورا حتى حشي صدي امشين شيكي انا براستي هاش كيما قلتي افا بزغينيا ايكيا اجر ليمفوما دفتها بيتن افنا نديمو هيا زور باش خالقه دي از بيجم چونكي ما حفتي جورن ليمفوما جدايتين من نفت النساخه ما قوي خبدته حوالي خو برادري خو انجي انترنت حتى چونكي راسيه فجهك جلك بسبوريك جلك هيري ودقيقه مثلا از امريكا مبوردك ايش هنوفا جي بوردك جمهايا بنخشيت خويني بتايبتي ليمفوما وصا يا هيرا يعني جبران دي اس حزكم كو بيزانيه تخوش دكتورين بسبور ور بگیرن بس لينفوما بشويه كي يعني گشتي همشين بيجين جراسريه هيا وزوره باشا يعني كاتر نخوش يكشر نيه اگر يكك لو جور الشير بنجي لينفوماي هبه خزميكي همان جوري هبو به او حالتك اخوان خواسته خرابتر بو به يعني درنگتر بيزاني به ام چه خوي براورد كار لگا ابد چونكي الليمفوما هاش كما قلت حفته ايش نيشكتنا هر بشويكي گشتي وكو لبواري تندرستي كوماليش خنوته ولا بتازاني وانش هر بشويكي گشتي با او نقطه اضافه بكين پێویست ناکە هیچ جۆرە نەخۆشیەکی خۆت بەراورد بکەی بە کەسێکی تر تەنانەت ئەگەر نەفسی جۆری نەخۆشیشتان هەبێ هەندێک هەیە لە قۆناغێکی درەنگتر ئاشکراکراوە هەندێک هەیە لە قۆناغێکی نزمتر یان زووتر بێگومان نەتیجەکانی وەکو یەک نابێ اكيد صد السطح صعب زۆر باشە بالنسبه للوكيميا ماترسيدارترا الليمفوما تقريبا 15 جور لوكيميا ديسا هنا جورا كبتني نوكا بجني اي بي ال ان جور سي هنجا بجني ام 3 افراسي انجمت زور باشا امشين علاج بكين بعلاج كيميائي هنجا فيتامين اي طبعا هم اضافات كاينه سر جراسريه افر نوتو هشت الصديش فان ساخت شد بنا بي اشكال افر حتى بري بي صاله نوتو هشت الصدي هيك اف ايش التهابوا افر ام 3 بيدمرن حتى بري بي صاله جي وقت ازل كل شيء بزيش كيما تقولي اكيد ام 3 هابيتن افر وكي بيجن ديث سنتنس افر حكم بمرين بو نصاخي لانه عكس بويا نوكا نطوهاش صدي شد بنا دوس صدي بتني بيدمرن او دوس صدي بيدمرن او افيد بشواكي خيرا ولاز جراسري يخونا كان اش كما قلتي دبيني خيم بربون بوتشي بو دبيني لشوان بطاقات بو دبيني طاهاتني لناشونال داف دكتور لقات قناغ ناتواني فريبكي نسبتي نوعيه لوكيميا علاج وان زحمه راسي وقتها علاج كيميائي الدينه حشتي حتى نقطه صدى استجابه دسبيكي هاي بس مشكله الكيميائي زفري تبع تقريبا دفهميا زفريتن اگر خطوه كدينا بيتن انجي بنغافا كدينا بيتن اوجي چاندنا مشكي هستيه اول راست رخنك از نكو رخنك و دخازك كمبيوتر فيكرتي بيش بخين كردستان جي ديف بيزانيت من چاندنا مشكي هستيه تذكرن بو حالات ثلاسيميا بو هناك نوعيه كيمبونا خوينه ام بجني سيكل سيل لراستي اگر ايكي يكرنا فيجوري نشتغري ام فيجوري اجرائي ام بيجين
الجیهانی هەمیە پەنجەشێرە خوێنەیە تایبەتی لوکیمیا باشە دکتۆر چاندنی ئەم مۆخە ینی کارێکی قورسە یان پێویستی بە چییە؟ ینی ئێوە لە کۆتایی مەسەلەن نەخۆشێکی لوکیمیاتان هەبووە بیدایەتەکەی بە دەرمانی کیمیاوی دەست پێ دەکەن هەتا دەگەنەوە خانەکانی خوێن تۆزێک ئاسایی دەکەنەوە ڕاستە پاشان دەتانەوێت لە بن و بۆتکەوە لە ڕچەوە بچن مۆخی ئێسکەکەی بۆ ئۆکوی لە ناو خۆمان پێ دەڵێ مۆخی ئێسکیان بۆ گۆڕی خۆی لە ڕاستیدا چاندنی مۆخی ئێسکە لە ناو ئەوکەی لە ناو ئێسکەکەی ینی ئەمە خۆی پرۆسێکی بۆچی ینی مەسەلەن با بڵێن لە وڵاتی ئێمە ئەوها بەرەو پێش نەڕۆیشتووە بەێ جنوبدا gelek ciwan اختصار kir mewzu hişkî me gotî lûkîmiya destpêkê istîcabeke gelek baş hey bes bû çi em vê niştegeriyê dikin çandina muxê êskî an me jî hestî çimkî hemî zivran hemî corên lûkîmiyayê destpêkê istîcabaya hey heştê heta 90 sadê lêker tu vê emeliyê bûnekê di zivran ji ber hindê jî heker cihekê an senterekê ev çaraseriye nebîtin evan bijnê çandina me jî hestî اف نسخ اللوكيميا همي دمر ديمايا يعني افخفنا يا قرص از ببيجم وقال خلكي بس افا واقع كيسانستيا بالنسبه لي اف عمليه يا بزحمته نيا بصنايه قال لك خبرات بيدفيتن قال لك بسبوريان جدا وجدا بيدفين للرويتيات شنو للرويتيات شنو ابوريه وقرصه اكيد يعني ابوري از بيجم امريكا نزيكي ده دفترانه فبس بو عمليه بتني اما ما نخسته وعلاج عندك ورديرن راستي بترجي فكره برنسيبي في عمليه او دسبيكي ام كيميائي قوي دينا النساخي ان جاء اشعه دينا النساخي تشكا دينا النساخي كو اف مجي هستي كيفن نمينيتن باش اف مجي هستي كيفن نما ام طبعا بريهنجي ام متبرع اكتيفيت هابيتن خو باكشر هابيتن كو تطابق ديال النساخي هابيتن بە هەمان شێوازی چاندنەکانی دیکە بەێ لە پسپۆڕەکانی بزەبت وەکی جورندیان چاندنێ ئەم وان خەلیە ji dertê xwîn yê mejiyê hestî em bin stem cells û piştî hingî wextê em nisaxêtînin û em îlacê kîmyawî deyne û ev mejî hestî kevin nemînîtin em êdî van xeliyê nû deyne ji vî muteberraî wek emeliye yapsanahiye ne wekî emeliyê çandina bêjin ya cigeriye an çandina gulçîskan e شو عملية جراحي بينفن ام بواسطه وريد الدين النساخي وكي هر اوفاسيلان ام بيجين وكي هر علاج كدي ام بريد الدين النساخي هذا شيء هو صايع المشكلات كيلي ده هي چونكي نساخ منعنا منيتن وخروج ما قلتي تصوروا يسبيو بليتلت شنو منت لشيواندا افادي محتاج بمينات خستيفا عند جرب هيفك مينات خستيفا حتى اف خليه نوي شن كار بكنو فان خانات ما قلتي اف خروج ما قلتي بو بيدا بكن جبر هندي راستي ام محتاج عندك سنتريت خاصين كنت تعقيم كري بنت بفتره دا باش بين باقش كربن هر وصانجي ام محتاج فحص دقيق بو هندك ام تطابق نسيجي شي بكن ام زانكو اف خو بخشه واف نسخه شانت وان جنجاينا هر وصانجي ام مستمر فحصابه كان يجيني الدقيق ام بري خب دينك اف ايش بن كنترولي انجي زفريا فاجي محتاج عندك لابد بيشكفتيا هر وصل جي ما عندك اختصاصات خاصتين بسبوريات خاصتين يت باتازانيه حتى ايشن فيجر كو متعلق بس بتشاندنا مجي هستيفا او جي زولا كان كتشم قالك ايش دافان مساقه بيداد بن كونيت ستاندرد نو بسبورن ين جشتي نشن جراسريه وسردريه قلبك يوادارين بهو يعني او تواناي لكساني وكو ايوه هي توانين ڕۆژێک لە ڕۆژان سنتەری باش و گەورەتر لە هەرێمی کوردستانە دابمەزرین بۆی بتوانین هاوکاری ئەو نەخۆشانە بکەین پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر جەگەڕێکانی زۆر سپاس بۆ زانیاریەکانت وەڵامەکانمان زۆر بە جوانی وەرگرت هەموو ئەمانە بۆ ئێوە کە باز دەکەین تەنها و تەنها لەبەر ئەوەیە ئەگەر خوانە خواستە کەسێک نزیکێکت منداڵێکت ئەو نیشانانی تێدا بوو باشترین شت کە بیکەی زووترین شت ئەوەیە سەردانی پزیشکی پسپۆڕ بکەیت بۆی لە قوتناغی بیدایەت توانن باشتر کۆنتڕۆڵی بکەن هەموو لایەکتان هەر تەندروست بن تا بەرنامەی داهاتوو خواتان